بسم الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. بله سمع بيك أجي باش. وأما أدلة الحس على وجود الله، باسي وجودي الله تعالى ما ذكرت، باسي وجودي الله تعالى ما ذكرت. زور زاربيا زور كسيا كما شيء خوامان هي نجر وشيء الله أقدر من بي شيء ترجمة الله خدانية بلكو إله بمعنى خدادي، بمعنى برستراو دي عنده كذا إخوة، يعني برستراو يعني بمعنى إله. بلا أقربيتو بري الله خوايا أو بابا حالي بلا دروستا لفظي خوا برامبر شي بكاربيني برامبر الله تعالى بكاربيني بلا بريكا كان نروي ترجمة الله خوايا نخير ونية بلكو خدا يعني برستراو بمعنى إله. وأما أدلة الحس على وجود الله تبارك وتعالى فمن وجهين. باسي تنبلغيك ماكر كالسار وجود خواي پروردگار كدليل شي خورسكيبو كفطرة إنسامو دليل شي عقليبو كأوش متفقة لقار قوتم دليل عقلي متفقة لقار أشاعره ولقى ماتريدية ولقى معتزلة وهروها أهل حديثيش سكو عقيدة كباسي عقيدة أهل إجاز لكين زيادة عقيدة كان عقيدة أهل حديثة سكو براسي أقبلتو تمشى فرقي إسلامي بكين فرقي إسلامي أو كان زور لسلف نيزيكن كأهل حديث درجة كم دي لدواء أشاعرة درجة دودة لدواء ماتريدية درجة سيدة لبواري عقيدة أو عقيدة يستاكم مدخوينين عقيدة شي أهل حديث عقيدة أهل حديثة لقار هندي بيرووشوني زياتر ابن تيمية في وبنده شوف مسألة ابن تيمية لقار سلف لوانية اختلافك هبي لهندي باب الدواء بازدك إن شاء الله باش كوا تاع الفطرة أدلة العقل لقر باسي أدلة دلالة الشرع على ذلك على وجود الله تبارك وتعالى. قلت له كتاباني هاتينا لا أقربيتو لو بيغمبراني هاتينا لآدم عليه السلام تاكو خاتم همو باسي سدكين باسي وجودي خالق دكن بلقي حس كابو هستانا كابو مسمن حس أقربيتو كباس حس دكين با بينز هستوركا بهمان شيوا كاتيك دقرين وصل كتابة كاني أشاعرة قطمان ككاتيك أسباب العلمي ثلاثي دانابو يك لوانا باسي كربو باسي حسي كربو باسي حواسي 5 كربو بهمان شيوا عقيدة أهل حديثيش بهمان شيوا كحزب صدادني ببلغ دادني لبو أوي بسلميني كذاتي الله تبارك وتعالى سي وجودي هي أويش لدو ريقا دسلميني إننا نسمع ونشاهد من إجابة الداعي وكو قولي كمان هي كخواي برودغار كباسي أويدا كام هرشتيك أنقو داوبكن آياتك قربيتو كسيكو بين بيتو وآتاكم من كل ما سألتموه وآتاكم من كل ما سألتموه خواي برودغار بيتان دا داواي هرشتيك بكن داوای هەشتێک بکە. اینجا داواکردن بە دوو شێوێ دەستی خۆ بەرز دەکەیەوە دەپارەیەوە خوای پەروەردگار ئەو شتانە بدەی یان هەوڵی لەوە دەی ئیبتیکارێک بکەی سبحان الله تەماشا بکە. ئینسان هەوڵیدا سیارەی دروست بکە شتێک دروست بکە کە بتوانی پێ ببڕوە پێ بتوانی کارەکانی نوێ ئاسان بکە و خوای پەروەردگار پێیدا دوای هەوڵیدا خوای گەورە دێداتی ئینسان هەوڵیدا بفڕی هەوڵدانەکەش مطالبه داواکردنی کە بەڵام داواکردنیی عملیە داواکردنیی عمل کەسێک دێوێت کە هەموو خۆی مانی دەکا مەسەلە داواکردن و ئینسان کە سوالکردن مەبەستمان سوالکردنی کە هەم بە داواکردن هەم بە
لە دوو ڕۆیشتن هەوڵدان نەبووی بە دواوێکن تیارە دروست بکە وڵای ئینسان توانی چ بکە تیارەش دروست بکە لە دوای ئینسان فکری کردەوە جیازێک دروست بکەم وڵاهی لە بینی خۆمان ئیتیسالمان هەبی ئەوەش داوا مطالبە بوو مطالبە خوای پەروەردگار ئەو ئاسانکاریەشی چییە لە بۆ دروست کرد ئیلهامیدا کەسەکە ئینجا کەسەکە موسڵمابی غیر موسڵمابی ئەو ئیلهامە ئەو عنایە یعنی بۆ نمونە ئەو ئەفکارانەی کە لە بۆ ئینسان دێ ڕاستە تو زانیاریەک وەردەگری لە خەڵکدا بەڵام ئەو زانیارە نوێنە لە شوێن دەردێ ئەو ابتیکارە لە شوێن دەردێ کابرا لە هێرکان خەواتڕێکی لۆ دێ شتێکی لۆ دێ ئیلهامێکی لۆ دێ ڕاستە خۆچیە ڕاستە خۆ دەبتەوە هۆی ئەوەی سێ شتێک داهێنم بکە کە ویستی کەوزی ئازە دروستکە بە هەمان شێوە گەیشتێ بۆی ئیجابەت داعین کە داوایەکە بەمانایەکی گشتگیرتر وەربگرێت تەنها مەبەست ئەوە نییە داوا زاروێت تەنها ئینسانێک دادەنیشی خاڵیشی لە قەلبی هەیە بەدڵ داوای دەکات لە خوای پەروەردگار لێرە کەسێک دەبێت دەبێت خوای پەروەردگار ئەو کاری ئەوە لێ بکە ڕاستەخۆ کارەکە چییە کارەکە ڕاستەخۆ بەو شێوەی دەبی کە ئەو کەسە چییە ئەو کەسە داوای کرێت بۆیە یەک لەوانەی کە بەڵگانەی کە وجودی خوای پەروەردگار هەیە باشە ئەو داواکاری ئینسان کە هەیەی چی لێ جێبەجێ دەکات چی ئیستیزابەی کردی ئەو شتانەی لە بۆ ئاسان کردیان ما يدل دلالة قطعية على وجوده تعالى قال الله تعالى ونوحا إذ نادى من قبل فاستجبنا له باسي دعاء كان كاتيك بانجي خواهي پروردگاری کرد که رزگاری کرد لدست ام کسانی که مبرمج کرابون هەروەها بە هیچ شێوەیەک وەکووەتی گۆڕانکاریان تێدا ناکرد خوای گەورە ڕزگار خاڵی پەروەردگار جوابی دا و ڕاست فاستجبنا له باشە إذ تستغيثون ربكم فاستجاب له ئەگەر بێت و هەر کەسێک داوای خوای پەروەردگار بکات کە ئیستیزابەی لە بۆ دێ ئەو ئیستیزابە ئەو داوایە کاتێک جێبەجێ دەکرێت دەلالەت کەسێکی ئەو کارێن لە بۆ ئەو کەسی لێ دەکات کەسێکەیە کە سامعە کە گوێبیستی ئەو مرۆڤەیە جواب دەدات و لە پاشەوە کارەکەی لە بۆ چ دەکات کارەکەی لە بۆ ئاسان دەکە وەکو حەدیثێکی نایتۆ لە صحیح بوخاری كاتي ديار حديثة كباسي أو كسيدك هلك المال وجاع العيال فادع لنا الله فرفع يده ودعا فثار السحاب وأمثال الجبال كاتي بيغمر صلى الله عليه وسلم الدعاء كدو الراس خوتيا راس خو كهورا كان كوبن وكو تيابون بيغمر صلى الله عليه وسلم لسر من بركي براس باران باري بسر كاردين فيروزكي دا هات أخوانه كاوت الراس خو أو دعاء أو دعاء استجابة للايان بحث وركاني خود دبيني كسيك دعاء دكا دعاءك الراس تقول وسيا استجابة دكا بهماشي أو عربية هاي بهماشي وزال دعائك الكبارنا كبراسي هم وضوعه لا كردين بيغمر صلى الله عليه وسلم تباشوا اللهم حوالينا ولا علينا أو دعاء كردو راس بارانەکە بە شێوەیە کە بەو شێوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشارەتی هەر شوێنێک دەچوو انفجرت لە هەموو کەسێکیش ئێستا هەر یەک لێ ئەنگۆ ئەگەر بێت و برێکاکە دوعات کردی خوای پەروەردگار ئیستیزابەی نەدابیەوە یعنی زۆر جار دەرێ اللهم سهل لنا امورنا كلها خوای گەورە ئیشەکانی لە بۆ ئاسان کردی یان نا ئیشەکانی لە بۆ ئاسان کردی زۆر جارێ دەچی شوێنێک دەرێ پێشەوە بچی وزار لا الله هي حيث وسيلة كنية توكل لسريز كساشينا كتنا لسر الله دتشي راستو خو كارك لواني أقدر بيتو بواسطة كاري كي ناكري راستو خو توكل اشتاط لخسر الله تعالى هي بهما شو الدعاء ده كيزور بأسانيسيا بأساني استجابة لبوها يعني أقدر بيتو كسيشي بيني تنقاوي كي هيتس ريكا ساري شيلون بينيو آخر كي حواري شي دكا حواري الله تعالى لك أو دلالة حسية أو إنسانا كدعاء ذكا ولا باشوي كاستجابة ودعاء كي دعاء دريتو كبلجيك لسر وجودي الله تعالى أو يكميان فما زالت إجابة الداعي أمرا مشهودا إلى يومنا هذا لمن صدق اللجوء إلى الله تعالى وأتى بشرائط الإجابة بلا أقدار بالدعاء وكو دعائي لقر مطالبەی کە شتێک داهێنی کە دوعاکردن بە شروط و مەرجی خۆی بەڵام شێوە کە هەوڵ دەدەین لە بۆ شتێکی تری شتیا کە گوتماگەری و هەوڵدانەکەش بێخینەنە ئەو بابەتەی بەڵام کە دوعاکردن کە تو تەنها دوعا دەکەی کارەکە لە بۆ ئاسان بکە ئەوە چی هەیە بە هەمان شێوە مەرج و
شرائطی خۆ هێدەبی ئەو کەسە بۆ مەرزانە بێتە زێر بەڵام بە هەمان شێوەش خوای گەورەی ئیستیجابەی مسلمان و غیر مسلمانی دەداتەوە لەسەر چی لەسەر زەوی ئێستاکە ئەو کافرەی کە ئێستا کە دەیبینی کە دەرێ شتێکم هەبی لەو دنیای لە بخۆم بمە تیزارەتێک بکەم نازیتم ڕانێت داوا لە خوای پەروەردگار نەکەم بەڵام ڕزای وێ بەو شێوەی بی داوای لە شتێک دەکە کە داواکە ڕاستەوخۆ چێوەی لێ دەکا مەشیئەتی لە بۆ دادنێ ئەو مەشیئەتی لە بەو شێوەی لێ بۆ بینی چونکە مەسەلەی وەڵامدانەوەی داواکارینەکانی ئیجابی یان لە ڕەحمەتە کە ڕەحمەتی بۆ ئینسانەی دەکا یان ئەو تێ دەبتە هۆی ئیستیدراج کەسەکەی چ لێ دەکا استدراجی دەکا و زیاتر نوغڕۆی چ دەبی نوغڕۆی تاوانەکان دەبی. الوجه الثاني أن آيات الأنبياء التي تسمى المعجزات ئەگەر بێت تەماشا بگەڕێنەوە بگەڕێنەوە سەر ئەو ئاياتانەی کە لە بۆ پێغەمبەران هاتنە کە پێی دەوترێ معجزات پێشەوە بچینە سەر معجزات دیارە بڕوابوون بە خەڵقی عادەت بڕوابوون بە خەڵقی عادەت لە لای فرەقی ئەهلی سوننا شتێکی ئاساییە چ پێغەمبەران بیکەن ئاگادار بە خەڵقی عادە چ پێغەمبەران بیکەن دەکرێ چ کەسێکی وەلیبی دەکرێ چ کەسێکی فاسقیش بی دەکرێ خەڵقی چ خەڵقی عادەت بەڵام خەڵقی عادەت لەلایەن ئەنبیاءان پێی دەوترێت معجزە لەلایەن ئەولیاءان پێی دەوترێت کەرامەت لەلایەن فاسقانیش پێی دەوترێت ئەلاستیدراج مەفهومە باش ئەوەی لەلایەن پێغەمبەرانە بۆ جیاوازی بکەین لە بنێ ئەو سێ مستەڵەحەی کە خەڵقی عادەیە یعنی زۆر پێ تەبیعی زۆر زارێنێ کەسێکە گەربێت و فێری تێدایە خۆدەنی لەسەر ئاوێ دەڕوە بەڵام کابراایەکە کابراایەکی بێدینە و کافرۆنیان ئاگر دەخوایان بە خەڵقی عادەت دەکا خەڵقی عادەکە برکاکە هەندە زار گوتمان خەڵقی عادەت لە بۆ کەسێکی فاسقی نێمەڵە دەبی جیاوازی بکەین معجزە بە شتێک دەوترێت معجزە کە تەحەدی تێدابی لە بۆ سەلماندنی نبووەت بێ تەحەدی تێدابی لە بۆ چی بی لە بۆ سەلماندنی نبووەتی ئەو کەسە بێ یعنی ئەو کەسای کە دێ خەڵقی عادە دەکا ئەو خەڵقی عادەی دەداتی خوای پەروەردگار دەسەڵاتیشی دەداتێ هەر داماوەی بیوێ دەیکا مەبەستەکەشی لەو خەڵقی عادەتیە لە بۆ ئەوی بسەلمێنی کە ئەو چیە ئەو پێغەمبەرەکە لە پێغەمبەرەکانی ئەڵڵا تەعالە وەکو دەبینی موسى عليه السلام عەسای هەیە موسى عليه السلام دەیکاتەمەر هەو بە عەسای هەر بەحڕەکەی کە ئەو بەحرە گەورەی کە دەریای سوورەوە نییە یان نیلە چی هەنە دەریای سوورەکە چ لێ دەکەن شەق دەکا هەروەها چەندەها ئاوی پێ دروست دەکە لە بەردەکەی دێت ئەو هەموو چییە هەمووی خەڵقی عادەیە بەڵام لە بۆ سلمانی چێ لە بۆ سلماندنی نبووەتی چێ نبووەتی موسى عليه السلام هەروەها ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر عیسا عليه السلام کە مردی زیند دەکاتەوە هەروەها نەخۆشەکان زارە سەر دەکات باشە بۆ بابەتانە هەروەها کە تەیرێک دروست دەکا و ڕوحی دەداتێ و دەفری ئەوە لە بۆ چییە ئەوە لە بۆ ئەوەیە بسەلمێنی معجزەیە چونکە تەحەدی تێدا لە بۆ کەسەکان یان مائیدەکە دێتە خوارێ لە ئاسمان بە هەمان شێوەشتیوە نییە ئەوە پێی دەوترێت معجزە لەلایەن پێغەمبەرێکە لەلایەن کەسێکی سادقە لەلایەن کەسێکی باشە لە بۆ ئەوی بسەلمێنی کەچیە ئەو نبووەتە ئەوە ڕوونە کەرامەت لەلایەن کەسێکی دیندارە کە وەکو باسی وەلی دەکەن کە تعریفی وەلی دەنێن کەسێک بێ کە عالم بی بە علومی شەریعە وەکو زۆر زاروێ کەسێک دەبینی کە شێتە درێ وەلی خوایە وڵای کاچ خۆمە وەلی خوانیە وەلی خوای پەروەردگار بڕۆ سەر کتابەکان ئەو کەسە وەلی خوایە کە چییە کە عاریفە بە چێ عاریفە بە ئەحکامی شەریعەی ئیسلامی یەک لە ڕووی تەقوا لە ڕووی عیبادەت لە پێشە لە ڕووی معسیەتیش لە پێشە ناتوانی برێ ئینسان هەرچەندە وەلی خوای پەروەردگاریش ببرێ وڵای کاکە لە گوناحان چییە تەواو خلاص کە گوناحەکە زوو لێ چی زووی لە پەشیمان دەبتەوە ئەوە تعریفی ئەلا ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون صفتەکانیان چییە صفتەکەی ئەوەیە کە یەتەقون کە صفەتی چییە صفەتی تەقوایە چێ صفەتی تەقوای کەسێکی عاقلی بالغ بی دەتوانی تەقوای هەبینە کەسێک وڵای کەسێک بی ئەگەر بێت و شێت ببری وڵای کاکە ئەو وەلی خوایە باش دێنە سەر کەرامەت کەواتە لە کەسێکی ئیماندار تەحەدی تێدا نییە
نابي كسيك بري والله كام كرامتهم هي تحدى دكم يستدس تخوم لسر وصوب يدادرين والله دست ناس شتي والله دستي راس دست شتي چون كرامات بوشي وي خوای پرودگار دەداتە ئینسانەکەی کە بەخۆش چییە نابی تحدی تێدابی نابی تحدای کەس بکەیت پێغەمبەران دەکرێن چونکە پێغەمبەران ڕاستەوخۆ نیگا وحیان لۆ دێکات و ئەو بابەتەی بکە لە بۆی خەڵکەکە ئیماندارە ئیماندا بەڵات و کەوەی دەکەی کەواتە ئەگەر بێت و تحدای کرد کەسێک گوتم کەرامەتمی بزانەوە کەرامەتی نییە دەستە بابەتی سێ دەستە بابەتی ئیستیدراجەکەیە ئەگەر تحدی سێ تحدی کرد ئایا گوتمان معجزە اختیاریە پێغەمبەرەکە دەیکا بەڵام کەرامات هەندێک لە عولەماکان اختلافیان هەیە دەڵێن شتێکی اختیاری نییە یان بەدەست کەسەکەی دانیە بەدەست کەسەکەی نیە کەسەکە جار بەزار هەندێکی لێ بەخۆش نازانی ئەو شتێ لە دەستی ڕوودەدا نە بەخۆی ویستیتی نە بەخۆی اختیاری کردەبەی ڕادەی خوای پەروەردگار ئەو شتە چییە لەسەری دەبی و ڕاستەوخۆ جێبەجێ دەکە وەکو دیارە عومەری کوڕی خەتاب کاتێک کە وتارەکەی دەدا لە ڕۆژی هەینی لەو کاتیش لەنە هاوەند شەڕ بوو ڕاستەخۆ لەسەر خودبەی هاواری کرد یا ساریەتە ئەلجەبەل ئەبەجەبە یا ساریەی کوڕی زەنین بڕۆ بەرەو چ لە ناو دۆڵەکەی و بڕۆ سەرچایەکە چیایەکە ڕاستەخۆ ئەوان چوینە سەرچایەکەی دوای قسەی لە بۆ دەجێڕۆ زۆربەی زۆر کتێبی کە سیرە و تاریخ و هەروەها هەندێ وەکو بەیهەقی لە دەلائیلی نبووە باسی کردیە کە باسی کەرامەت دەکە ئەوە لەلایەن ئیمام عومەر ئاویستیەوە کارە بکە ڕاستەخۆ تحدای کەسی پێ کردیان نەخێر اختیاری خۆی بووە نەخێر تەنها شتێک بووە خاڵێک بووە لە بۆی هاتیە یا ساریەتە ئەلجەبەل ئەبەجەبەل ئەویش ڕاستەخۆ ئەو خەواتیڕی لە بۆ هاتیە و جێبیستی بۆ ڕاستەخۆ چیتە ئەو شوێنەی ئەو بابەتە دەرێتی بابەتێکی چییە دەبتە بابەتی کەرامەت کەواتە لە ئینسانێکی ئیمانداربی تحدی تێدا نەبی هەروە اختیاریش تێدا نەبی ئیدعای نبووەتیش تێدا نەبی ئەگەر ئیدعای نبووەتیش تێدا بۆ کەواتە دەبتە چێ نابتە بابەتی سێ نابتە بابەتی معجیزە و نابتە بابەتی کەرامەت دەبتە بابەتی سێ بابەتێکی تر وکە ئەوە ئیدعای دەبتە دەجال و دەجەل باز دەکە مەفهومەوە دێنە سەر ئیستیدراج لە کەسێکی فاسقی بێدین هەندێک خەوارق ڕوودەدا کە دەیبینی نا علمی بە ئەحکامی شەریعی ئیسلامی هەیە نە کەسێکی دیندارە و کەسێکی فاسقە کەسێکی قۆڵبڕە کەسێکی دەجالە کەسێکی کەذابە هەندی باشن دەکە و خەڵکی دەری وڵای کاکە ئەو شتانەی لە دەستی ڕوودەدا و بەخۆش ئیدعای ئەوەی دەکات حەدای خەڵکی دەکە دەرێ من ئەو هەدەکەم دەستی خۆ لەسەر ئێرە دادەنم ئێستا چاک دەکەمەوە ئەو بابەتانە بەڕاستی جێگای نابتۆ لە عەقیدەی چێ لە عەقیدەی چی لە عەقیدەی ئەهلی سونە و جەماعە حەزیەکەی هەموو دنیاش چاک بکات و هەر ئیستیدراج چونکە چی تێدایە تحەدای تێدایە دەرێ منەوە هاکەم ئەمنەوە هاکەم ڕاستە شتەکەی دەداتە پاڵ قورئانیش بەڵام کە تحەدای تێدا بوو دەبتە بابەتی سن کەڕە لە کەرامەت چییە کەرامەت ناوێت تحەدی تێداوێت دەبێت کەرامەت شتەکە لە دەست ڕوودەدا و کە اختیاری خۆشت نییە باش سەزانی من بینی المعجزە هەموو پێ دەڵێن خارق العادەیە هەموو پێ دەڵێن خارقە المعجزە الکەرامە لەگەر ئەستیدراج هەر یەکیان ئەوەی خۆی هەیە باش أن آيات الأنبياء التي تسمى المعجزات ويشاهدها الناس أو يسمعون بها وش معنيها كأو عزاني روي داينا كأو كساني لسردي بغمركان جيانا ديكيتيان شتيك الديد هو بلغي زياتر لو كتنها جرلبي أو يسمعون بها يان أوتي جيب السيابن استعمل شهان يعني ندوان يعني برهان قاطع سكا سلماني شتيك ياوتي بەخۆت دەبینی یاوەتی کەسێک بۆ دەژێتەوە ئەو کەسێکی زیە کەسێکی سادقە بۆیە گوتمان الخبر المتابع الخبر الصادق کە خبری صادقیش بە هەمان شێوە کە بەڵگەیە ويسمعون بها برهان قاطع على وجود مرسلهم کە ئەو معجزانە بەڵگەیەکی قاطعة لەسەر على وجود نێردراوەکان کە نێردراوەکە چێ وبس الله تعالى هو الله تعالى لأنها أمور خارجة عن نطاق البشر أو أمورنا لچندر لتواني مروفتي درسونا يجيها الله تعالى تأييدا لرسوله ونصرا له كذبته أويتي كاتاك في غمركاني خوي سربيخي فمثالك هنا مثال ذلك آيات موسى حين أمره الله تعالى أن يضرب بعصاه البحر فضربه فانفلق 12 طريقا يابسا
والماء بينهما كالجبال. قال الله تعالى: فأوحينا إلى موسى أن اضرب بعصاك البحر فانفلق فكان كل فرق كالطود العظيم. كاتێک بەو شێوەی بوو کەواتە ئەوانە دیتیان زیان دووشمان هەیە. خوای پەروەردگار کە باز دەکەین ئاياتی کەونی هەیە دەگەر ئاياتی دینی هەیە یعنی شەرعی. ئاياتی کەونی لێرە ئەو معجیزەیە خەرقی ئاياتی کەونی کرد. خەرقی چی کرد؟ ئاياتی کەونی. ئاياتی کەونی لە بۆ ئەنبیان چییە؟ مەبەستم چییە؟ کە تو بەحرێک دەبینی کە بەو شێوەی شەقبوومی بێ هیچ حاجزێک هیچ شتێک وای گربی ڕاوەستایە. ئینجا خوای پەروەردگار ئەو ئاياتە کەونیەی کە بەخۆی دروستی کردی مەسەلەی کە چۆنیەتی سوڕانی زەوی، چۆنیەتی هینانی باران، چۆنیەتی و ئاوە بڕوا ئەو ئاوە لە سەری بێتەوە خواری بە هەمانشی خوای گەورەش دەتوانی کە توانای هەبوو ئەو ئاوە لە نەبوونەوە بێنتە بوون. زۆر ئاسایە ئەمر بە ئاوە بکە کەسم کە شەق بینە بۆ چیە؟ لە بۆ موسا. بەڵام کاتێک قەومەکەی موسا عەلەیهی سەلام لە بۆ ڕەنگیسانی مادی بوونە بۆیە ئیلا دەبی شتەکان بەچ ببینن؟ بە چاوی خۆیان بینن. مادەگەری بوونە بەنی ئیسرائیل. ئێستاکەش مادەگەرینە کە مادەگەری بە چاوی خۆن بینین کە موسا لە بەحر دەداوە بەحرەکە شەق دەبی و دەبتە ئۆندا. بەڵام کە سەبەبی ڕئیسەکە لە بۆ شەقبوونەکە شەیە؟ ئەڵڵا تەعالە گومانی تێدا نییە. باش ئەوە یەک. هەروەها آيات عيسى مثال ثاني آيات عيسى عليه السلام حيث كان يحيي الموتى ويخرجهم من قبورهم بإذن الله تبارك وتعالى. وقال الله تعالى عنه: وأحيي الموتى بإذن الله وإذ تخرج الموتى بإذنه. كواتا هودشان بإذنه بمولتي شيء خوای پەروەردگار مۆڵەتی پێدایە. ومثال ثالثين لمحمد صلى الله عليه وسلم حين طلبت منه قريش آية فأشار إلى القمر. كاتيك ولا صحيح بخاري أو بابتها هاتيا كبارسبوني بارسبوني ماك رازدخو لنا عندي شقبو حتى ختكشي ديتيا كافركا حتى اقتربت الساعة وانشق القمر. وانشق يعني فعل سيا وانشق نار وينشق القمر. وانشق القمر فعل قسيا فعل الرويدة بركو انشقاق القمر اقترابي سيا اقترب الساعة وانشق القمر. هذه بيغمر صلى الله عليه وسلم نشانة كاني كوتاي هاديسي أم دنيايا. بەڵام کاتێک دەبینی کاکە 1000 ساڵ و 2000 ساڵ و ئەو بابەتەنە کاتە لای خوای پەروەردگار چییە؟ بەو شێوەی نیە کە دوو حسابی لە بۆ دەکەی. باش. فانفلقت فرقتين فرآه الناس وفي ذلك قوله تعالى: اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر. باش. أو آياتان چیە؟ هەموو بەڵگەی ئەوانە معجزەی ئەنبیاء کە دەسەلمێنی کە ئەو معجزانەش بە هەمان شێوە بەڵگەیەکی چییە؟ بەڵگەیەکی حسیە، بەڵگەیەکی هەست پێکراوە کە ئەو ئینسانە چیە؟ ئەو ئینسانە دەبینی. بێن لەوەی ئەو هەموو کەون و کائیناتانەش کە دەیبینی ئەوانەش بەڵگەیەکی چییە؟ بەڵگەیەکی هەم عەقلیە هەم حسیە. زۆر خوای پەروەردگار باز دەکا باسی زەویەک دەکە کە زەویەکە مردیە دوای بارانی بەسەری دەبارێن لە پاشەوە شین دەبتەوە. ئێوەش وەکوەی چی لێدێن؟ ئێوەش وەکوەی شین دەبنەوە. لێرە خوای پەروەردگار بەڵگەیەکی حسی هینایە کات و بە چاو دەیبینی هەروە بە عەقلیش چییە؟ دەرچی پێ دەکەی هەستی پێ دەکەی. کاتەوەش بە هەمان شێوە بەڵگەی چییە؟ بەڵگەی حسیە. یعنی زۆر شتان هەیە لە ناو دەچی لە پاشەوە خوای پەروەردگار چی لێ دەکا؟ زندی دەکاتەوە وەکو هەموو ڕۆژانەوە دەبینەوە گوژوگیایە خوای پەروەردگار زندی دەکاتەوە. فهذه الآيات المحسوسة التي يجريها الله تعالى تأييدا لرسله ونصرا لهم تدل دلالة قطعية على وجوده تعالى أو هەرەوە دلالة حسياني كي ئێمەش بەخۆمان ئێستا دەبینین دلالەی ئاەتی کەونیەکان دەبینی کە لە قورئاندا باس کرا چەندە ئاەتمان هەیە کە ئینسان وەنێ دەکە فکر کاتەوە هەم دەلیلێکی حسیە هەم دەلیلێکی چییە؟ عەقلیشە بە چاو دەیبینی بەدەست دەتوانین دەستی لێ بدەیت بە هەمان شێوە بە عەقلیش دەتوانین لێشی بدەوە کە ئەو بابەتە چۆنیە کە دەتگەیتێ ئەوەی کە لەسەر وجودی خوای پەروەردگار. ئەوە یەکەمیان الإيمان بوجود الله تبارك وتعالى. ئێستا سەر الإيمان بربوبيته وألوهيته وأسماء وصفاته. جارە ئەو تەقسیمە ئەمە
تقسيم مصطلحاتی چ فقهی بی، چ اصول فقه بی، چ پەیوەندی بە علومی حەدیث باشە، چ پەیوەندی بە اقتصادی ئیسلامی، چ پەیوەندی بە سیاسەی شەرعی ئیسلامی، هەموو ئەو مصطلحانە عولەما دایانهێنایە. چیان کردیە؟ دایانهێنایە. بەڵام ناتوانی بری وەڵی کاکە ئەو تەقسیمە بیدعەیە. زۆر کەسێ دەری ئەو تەقسیمەی کە داهێنرا بیدعەیە. بیدعە لە خودی دینە. بیدعە لە وەسائلی دین نییە. دوشمان هەیە. وەسائلی دینمانێ خزمەتی دین پێ دەکا. بۆ نمونە ئێستا کە حیکمەتیە وەسیلەیە. وەسیلەیەکی نوێیان نا، وەسیلەیەکی نوێ. ئەو کامیرە چییە؟ خزمەتی دینی پێ دەکەن. وەسیلەیە. هەر شتێک لە بابەتی وەسیلە بوو لە بۆ خزمەتی دینت بەکارهێنا ئەو وەسیلەیە لا نەچوە ناو خودی دین نابتە بیدعە. ئەوە یەکەمیان کەواتە ئەو تەقسیمەی کە کرایە بیدعە نیە، ناستە بابەتی بیدعەی چونکە فی دیننا هذا لەناو چی؟ لەناو ئوموری دین بی. باش ئەگەر بێت و گریمان گوتمان بیدعەیە، ئەگەر بێت و بیدعە بی ئەو تەقسیمانەی ئیمامی شافعیش کردیتی بیدعەیە، ئەو تەقسیمانەی ئیمامی بوخاریش کردیتی بیدعەیە، ئەو تەقسیمانەی ئەبوو حەنیفەش کردیتی بیدعەیە، ئەو تەقسیمانی ئیمام مالیشی کردیتی بیدعەیە. چونکە ئەو تەقسیمانە چییە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی وەی کردیە کاکە نوێژ ئەوەندە ئەرکانەی تێدا، ئەوەندە هەیئەتی تێدا، ئەوەندە سنەتی تێدا، ئەوەی تێدا، ئەو تەقسیمی تێدا، بابی یەکە کتابی تەهارە، بابی دوم کتابی سەڵات، بابی دوم کتابی حەج و لە دوای بین کاکە ئوسولی فقه، ئوسولی فقهمان هەیە، فقهمان هەیە، ئوسولی فقه پێ ناسە بکەین، فقه هەوەیە، لە دوای علومی حەدیثمان حەدیثی صەحیحمان هەیە، ضەعیفمان هەیە، حەسەنمان هەیە. شتێک هەیەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم نییە. کەواتە کاتێک دێوە تەقسیمیان کردیەوە تەقسیمە بە چیان سەلماندیە؟ منهەجێکمان هەیە، منهەجێکی عەقلی، منهەجی ئەلیستیقڕاء. منهەجی چی؟ ئەلیستیقڕاء ئەو تەتەبوع. شوێنکەوتنی شتەکان دەکەوی. شوێنکەوتنی شتەکان دەکەی. کاکە ئەو شتانێ پەیوەندی بۆ بابەتێ هەیە ناومانێنە فقه. ئەو شتەی پەیوەندی بۆ بابەتیان هەیە ناومانێنە ئوسوڵ فقه. ئەو شتەی پەیوەندی بۆ بابەتای هێنا ناموان هەیە قەواعید ئوسوڵیە. ئەو قاعیدانەی بەو شێوە پێ دەڵێن قەواعید فقهیە. ئەو کتابە کتابی تەهارەیە لەبەرەوەی باسی ئەو بابەتە، ئەوە کتابی سەڵاتە، لە پاشی هاتمینە حوکما کردە دوو زۆر، حوکمی تەکلیفی و حوکمی وەضعی. لە دوای حوکمی تەکلیفیمان کردە 5 واجبە و حرامە و مەکروهە و هەروەها سنەتە و لە دوای مباحە. لە دوای کاکە حوکمی وەضعیشمان کردە 3 کردمانە شەرت و ئەسباب و مانع. وەرە بگەڕێ هەموو سەلەف بگەڕێ شتیوە هەیە؟ شتیوە نییە. کەواتە ئەگەر بێت و ئەوانە دەسەلمێنی دەری ئەوانە کاکە خزمەتی دین دەکەن، کەواتە تەقسیمکردنی تەوحیدیش لە بۆ 3 یان لە بۆ 4 یان لە بۆ 2 یان عەزیەکەی ئەتوو بیکە 5 عەزیەکەی بیکە 6. میم چت هەبی ئەو تەقسیمە خزمەتی چ بکە؟ خزمەتی دین بکە. خزمەتی چ بکە؟ خزمەتی دین بکە. کەواتە ئەو بابەتە بەڕاستی لە ڕووی چ؟ لە ڕووی لە هەموو ڕوویەک ڕەتدە. یەکەمیان لە بابەتی ئوموری دینیە، دووەمیشە گوتمان لە ئوموری دینە ئەگەر بێت لە ئوموری دینی کەواتە ئەو مصطلحانەی هەیە، ئەو علمانەی هەیە دەبی هەموو ڕوانی مارێکەینەوەتیە هاستن برێکاکەوە منکەرە، ئەوە سەدووقە، ئەوە کەذابە، ئەوانە لەشێن دەرهینەیە. ئەو مصطلحانە لۆ علمی لۆ خەڵکی بەکاردێنی، ئەوە عادلە، ئەوە ثیقەیە. ئەو بابەتانە بابەتەکە وازعتر دەبێت. شەڕەکە چییە؟ زۆر زۆر گەورە دەبێت. شەڕەکە زۆر بۆیە ئینسان دەبی بزانی بەڕاستی کاتی قسەی دەکە ئایا دێ ئەوە ڕەت دەکەیەوە تو منهەجێکی بەکاردێنی دەبتەوە هۆی ڕەتدانەوەی زۆر شتی دی. نابێت و لەبەر خاتی ڕکلێبوونەوە یان قبوڵ نەکردنی کەسێک بێ سەر تاپای ئەو مصطلحانەی عولەما دایانێ بری وەڵای کاکە دەبێت و ئەوە بیدعەبی کەواتە هەموو مصطلحەکانی دیچیان لێ دێ بە هەمان شێوە هاوشێوەکان وەکو سیەکە هەمان چیان هەیە، هەمان حوکمیان هەیە. بەڵام وە نییە. ئەو تەقسیمە خزمەتێکی جوانی ئیسلامی کردی، هەموو تەقسیمەکانی عولەمای کردیە هەر لە سەرف تاق و خەلەف کە وەسائیلیان بەکارهێنایە، وەسائیلەکانیان جوانە، وەسائیلەکانیان ڕێکوپێکە و دەبی تەقەبولی وەسائیلی مخالفش چییە؟ مخالفش بکەی. ئەگەر بێت لە وەسائیلە تو بەڕاستی اختلاف هەبی، ئەگەر یعنی وەسیلە یعنی وەسیلە بابەتێکی چێ بابەتێکی لاوە چێت و بێ وەڵای کاکە بری کاکە ئەوە بیدعەیە و بێ سەرسەری. بۆیە ئەو بابەتە تەقسیمکردنی تەوحید لە بۆ 3 زۆر یان لە بۆ 2 زۆر ئەوە تەقسیمی عولەمایانە و لەسەر ئەساسی ئەو مصطلحانەی کە تۆشکردنی بابەت بە شێوەی ئیستیقڕا، بە شێوەی کە گەڕاین و سەر ئاەتەکان دێ ئاتمان هەیە باسی ڕوبوبیەتی خوای پەروەردگار دەکە، هەندێک ئاتمان هەیە باسی ئولوهیەتی خوای پەروەردگار دەکە، هەندێک ئاتمان هەیە باسی ئەسما و صیفاتی خوای پەروەردگار دەکە، هەندێک ئاتشمان هەیە باسی وجودی خوای پەروەردگار دەکە.
بۆیە تەوحید کاتوو کەسەکەم بڕوای هەبوو بە وجودی خوای پەروەردگار ئەو جارێت چی پێویستە؟ تەوحیدی پێویستە کە جگە کە گوتی ئەڵڵایە و خالقێک هەیە ئەو خالقە گوتی خالقێ دەبی لەگەر ئەو خالقەی کە بڕوای بۆ خالقەیەبی کە یەکتاپەرستی دێتە بابەت یەکتاپەرستی. بۆ یەکەم شت کە ئەگەر بێت و تەقسیم دوو تەقسیم کرا لە بۆ کە تەوحید کە ابن قەیم باز دەکا. ابن قەیم دەرێ توحيد العبادة والقصد والطلب. توحيدي توحيد العبادات القصد والطلب بهمان شيء ناوي كديش يعني توحيد الإرادي الطلب أو باسي توحيد ألوهية توحيد ألوهية ناوي دي شيء توحيد الإرادي الطلبي هروا توحيد الإلهي الألوهية بين توحيد العبادة يعني توحيد القصد والطلب أو نواني همو أو مصطلحانين بهمان شيء توحيد ألوهية شبيدوتري توحيد ألوهية شبيدوتري توحيد الربوبية ناويدي شيء توحيد القول الاعتقادي تنهق سيو لقر اعتقادي شان عملي تدانية توحيد المعرفة والإثبات زانين تسباندن توحيد العلم الخبري العملي العلمي نك عملي العلمي الخبري أو كدي عملية بس توحيد ألوهيتي عملية بلام توحيد الربوبية علمية باش أو أنا بيدو تريكات أو تقسيمان يستأهم نوانين ليه أهم نوانين بلام يستاك مدريكا توحيد ربوبيتي توحيد ألوهيته توحيد أسماء وصفات ما كاد يقدر توحيد الربوبية يعني القول يعني الاعتقادي هروها المعرفة والإثبات العلمي الخبري أو مصطلحانا هم لو شيء بكارديني لبوانا بكارديني باش. الثاني الإيمان بربوبيته دبي بروامان بپروردگاریتی الله تعالى هبي باش بروابون بپروردگاریتی تبارك وتعالى أي بأنه وحده الرب لا شريك له ولا معين كاعتقاد كامل ما نبي تنها أو پروردگاری أو كونية كهيش شريكيش لقردانية هيش معينيش لقردانية كسيشيش يعني متبدا. والرب من له الخلق ماشي پروردگاریتی ددريته شيء دبي سي صفتي هبي صفتي شيء بي الخلق كشتيش لبون لنبون هنا بيتبون بيدي خلق باشا أو خلقه والملك هروا خاوان داريتي والأمر بوي بيدوتري الرب أو صفتي سيا أو صفتاني كجمعيان كرتو همو صفة كانيتر بونمونا الخلق والملك ملك رازقة ملك أجر مالك بي كواتر رزق جددا أجر مالي شيء بي دتوي رزق يبغيته أجر مالي شيء بي دتوي رفع بك أجر مالي شيء دتوي سيبك بش انت خاري بهمان شيء بابتانا هم دقريتوه أجر بيتو أمري هبي كواتا تنها أو خاونسيا كأمري هي كواتا أو شيء أو شارعة أو حاكمة ماشي كخلقا كواتا همو خلق كأو بنوري هي همو الراس توخوتي خواي پروردگار الله تعالى لنبونه وإناك يبون فلا خالق إلا الله ولا مالك إلا هو ولا أمر إلا له كواتا هز خالق نية إلا الله تعالى بي نم هز مالك نية إلا هو نبي ولا أمر إلا له هز أمر يشيشنية فوق أمري بي بيتواني أمري بي بين كاين قال الله تعالى ألا له الخلق والأمر أو الله يا أو ذاتيا له الخلق كخلق دروسكني أو مخلوقات أو كونه حموسيا هم أو دروسي كرديا والأمر شهروها أمر دنياش زوزا دا برسم داريم كاكا إستا كون بدا الشيء شيء دا يسوريني وإحسان ما كتنها أو جيانا قسكوكا أمريكا دا يسوريني هيزني أوش مشيئتي خواهي پروردگارا كي ياساي دروس كرديا قربتو هركسي أو ياسا زيبا سيبكا بو شيوي لو ديني بو شيوي سي تسليمي لك كوات أمريكا أمري كون بارانا صوران حموي لدس شيء مرنا وجيانو هروها
ئەو شتانەیە بەسەر ئەو کۆنەش دێ ئینسان مجرد چەندە هەشتی بەسیتی لە بەدەستە. ئینسان تەنها ئێستاکە ئاياتی کەلیمات الله فی الکەون ئەوە کە ئەمرەکە هیچ هەمووی لەدەست چییە؟ لەدەست خوای پەروەردگارە. حتا سوورانی ئەو دڵە و لێدانی ئەو دڵە و هەروەها کە مەعیدە ئیشکردن هەمووی چیە وەخۆ تەنزیمی کردی، هەر ئەمرەکە بەدەستی گوتی ڕاوە دەستی. تەنها هەندێ بابەتی ظاهری خوای پەروەردگار مەشیئەتی هەبووە کە ئینسانە و مەشیئەتە هەبی. مەشیئەتی هەبووە خوای پەروەردگار مەشیئەتەکەی دایتە ئەو ئینسانێ ئەو ئیرادەی هەبێ. ئەگەر بێت تەمەشا خۆت بکەی سەتات چەند ئەتوو لە دەست خۆتی. بەخوای سەتادەش لە دەست خۆتنی. تەنها دەست لە دەست خۆی ئەدی دەمارەکەی ناوێرە. ئەدی مێشکت کو ئیش دەکا، ئەدی دڵت کو ئیش دەکا، چێ پێی دەری ئەوە بکەوە بکە بۆی ئەمرەکە هەر لە دەستیە لە دەستخوات. تەنها لە ڕوانگەی تەطبیقکردنی ئەو وحی خوای پەروەردگار لە بۆ ئینسانی هاتێ خوای پەروەردگار ئینسانەکەی سەر پشت کردیە. ئایا ئەو وحی وەردەگری وا وەرناکری؟ لەوەی چیە؟ لەوەی دەتوانی ئەمری خوای پەروەردگار جێبەجێ بکە یا ئەمری خوای پەروەردگار جێبەجێ نەکە. ئەگەر بێت ئەمری خوای پەروەردگار جێبەجێ بکە ئەوە سەرفراز بێ. ئەگەر ئەمرەکەشی جێبەجێ نەکرد کەواتە ڕێژەیەکی زۆر کەمی دایتە بەڵام لەسەر ئەو ڕێژەی ئەوکە ئەو ڕێژانەی دی کە نەیدایتە دەستی لەبەروی هیچ مەسلحەتی وی تێدانێ. ئەگەر مەسلحەتی وی لە دەستدا بە کەونی بسوڕێنی وەڵای ئێستا کەون لە مێژ بچینێ هاتبوو کو ئێستا کە تەنها دنیا لە بەدەست ئینسانی خوا پەروەردگار ئیرادەی دایتە ئینسانی کە لەسەر زەوی کە ئیش بکە زەویەکەی چ لێ کردی؟ تەنها شەڕ دروست دەکا و ئیدی نەخۆشی بڵاو دەکات و ئیدی دامپیسی دەکە، ئیدی چەندەها کاری قێزەون دەکە. ئەگەر بێت و ئیرادەی کەونیشی دا بەدەست ئینسانی چی لێ دەهات؟ شەڕێکی گەورە ڕۆدەدا بۆ وەنە ئەلا لەهو الخەڵق والئەمر. کاتمان چەندمایە؟ وقال تعالى ذلكم الله ربكم له الملك والذين تدعون من دون الله ما يملكون من قطمير. وەکو بردیارە لە خوای پەروەردگار باسی مولکی کردیە کە ذلكم الله ربكم باسی ڕەبی کردیە لەگەڵ ڕەب باسی چی کردیە؟ باسی ملکی کردیە. باش ولم يعلم أن أحدا من الخلق أنكر ربوبية الله تبارك وتعالى. راسي ئایا ئینکاری ڕوبوبیەت کرایان نەکرا ئەو بابەتە اختلافی لەسەرە برا. ئەو بابەتە اختلافی لەسەرە بەو زەقیە بۆ نمونە فیرعەون ئەنا ڕەبوکم الئەعلا. بەس لێرە وا هەز دەکەم باسی موشریکەکانی شێ دەکا؟ موشریکەکانی ئەهلی مەککە دەکا. چونکە هەمووە ئێستاکەش لەو دنیای کۆمەڵە کەسێک هەیە ئەسڵەن وجودی خوای پەروەردگار ناسەلمێنن، بەڵکو بڕوان بە هیچ ذاتێک نییە، بڕوان بە ئیدی بە سوتفە هەیە، بڕوان بە سروشێ، بڕوان بە تەقینە گەورەکە هەیە. بۆ بابەتانێ بڕوان بە خالق نییە. کەواتە کە کاتی خالق بوون ناسەلمێنی لە بۆ ئەو کەونەی کەواتە ئەمریشی نادەنە دەستی، هەروە مولکیشی نادەنە دەستی. کەواتە نابتەوەی ئەوە ئەسڵا بڕوای بە ڕوبوبیەت نییە. بەڵێ بڕوای بە ڕوبوبیەت نییە. بۆیە لێرە هەندێک عولەما ئەو بابەت اختلافی لەسەرە وەش لە ابن تەیمی وەرجرایە علەمایانی حیجازیش هەموو بڕوایان بەوێ هەیە کە کەس ئینکاری ڕوبوبیەتی نەکردی. بەڵام ئەگەر بێت و بگەڕێەوە ئەو فیرعەون یەکەم کەسە ئینکاری چییە؟ ئینکاری ڕوبوبیەتی کردیە. ئینجا حکومەکەی بە زاهر دەدەین نەناو دڵی چ بووە خۆ دڵەکەی نازانی چ دەیە. گوتی ئەنا ڕەبوکم الئەعلا، ڕەبی دایتە پاڵخۆ. کە گوتی ڕەبی دایتە پاڵخۆ ئایا دەکرێن بڕوای بە ڕەبەچی تر هەبا؟ ئەگەر بێت و بڕواشێ بدەری ئەمن لە هەمیان گەورەتر. ئەمیان چییە؟ ئەمین لە هەمیان گەورەتر بۆ ڕوبوبیەتەکەی دایتە چێ؟ دایتە دەستخۆی لە ئولوهیەت دەرچووە. چونکە هەر کەسێکیش ڕوبوبیەت بداتە خۆی داوای ئولوهیەتیش دەکا، داوای صفەتی گەورەش دەکا، داوای صفەتی چ دەکا؟ گەورە دەکا. إلا يكون مكابرا غير معتقدا بما يقول. لێرە ئیستیسنایەکی کردیە ڕەحمەتی خوای لێ بدەی ئیلا ئەو کەسانەی کە کەسێ اعتقادی وە نییە کە اعتقادی بە ڕوبوبیەت نەبێ إلا وكسيشي مكابر بخوبة قورد زاندي وكما حصل من فرعون حين قال لقومه أنا ربكم الأعلى. سورة النازعات. وقال الله تعالى يا أيها الملأ ما علمت لكم من إله غيري لكن ذلك ليس عن عقيدة أو بابا تبراسي عن عقيدة أما ناتوان بريان عن عقيدة نبوة. شنو كان مسألة عقيدة بيرو باور شتيشي شعراوية. أما حكم لبواري عقيدة لسر كسيك دكين كظاهرة كفرعون قلت أنا ربكم الأعلى ما علمت لكم من إله غيري كهموش با
تأكيد ببابتاني كواتب بالرواي وبعقيدة شي نبوة بالرواي بذاتي الله يداهبي بذاتي الله يداهبي بلقى شي نبوة ديني كأنما أو آياته ده رواية طوانية مستيقنة أنفسهم ظلما وعلوا وقال موسى لقد علمت ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض بل قيدا ينتولى ورأوي كأنما لروي عقيدة كعقيدة شي هب بربا وريشي هبوة لقد علمت ما أنزل هؤلاء إلا رب السماوات والأرض بصائر وإني لأظنك يا فرعون مثبورا. لا لهذا كان المشركون يقرون بربوبية الله تبارك وتعالى مع إشراكهم به في الألوهية. أما أشبه ما شوى اختلاف جدا بين أهل حديث بين أشاعرة وماتريدي. أشاعرة وماتريدي كان هروها يعني أقربيتو برين أو كساني صوفينا تنكاكا أوان بروان بربوبية شنبوه بروان بتنبوه بربوبية شو نبوه كاو كساني أو مصطلح بكا دين كاكا دين بعمان شوي مشرك كاني مكة بروان بربوبية شو نبوه حتى خوان شرككي خوان زدام كانوا لشركي شيء لشركي أهل مكة كأنما أو شركي هنديكو مركز ديكا ك بابرين پش بستن بقبرو هروا پش بستن بهرد الدارو برد برين كاك أما نبرو بروان بخالق هيا أوان بروان بربوبيتي جنبو أوان بروان بربوبيتي جنبو شرشي مزدايا مشركنين لو مشركنين يانغو مشركة كالبرو مشركنين أوان بروان بربوبيت هيا أهلي مكة بروان بربوبيت نيا أما لير خواي پرودگار دبرسين أما خواي پرودگاري شانا برس كواتت سون دكري أما بمشرك بزاني أو كساني كدين ليرة طانا لو بابتي ددن كبزيرة كان إيشكي دكا ريكاكا أهلي مكة شركة كانت دابو تنها لألوهية نبو لتيبو لا ربوبية تيبو إما دسين سر القرآن تمشادكين أقربيتو قل لمن الأرض ومن فيها إن كنتم تعلمون سيقولون لله قل أفلا تذكروا أقربيتو لو كافرانا ببرسي شيء أو زوية دروس كرديا باشا شيء أو يتدايا أقربيتو ودزانن راستو خدرين سيقولون لله بلكو أوشتانا كدروس كرديا إثباتي دادنا إثباتي لبو خواك پروردگار قل من رب السماوات السبع أو زاري باسي الرب دكا أو زاري باسي خلق لمن الأرض أو قل من رب السماوات السبع ورب العرش العظيم سيقولون لله قل أفلا تتقون قل من بيده أو زاري ملكا باسي ملكو قل من بيده ملكوت كل شيء وهو يجير ولا يجار عليه إن كنتم تعلمون سيقولون لله قل فأنا تسحرون. هندي كشي دي أو تأويل لك دري تأويل لك سيقولون لبو ساكنية لبو باش مردنيا يعني خواي پروردگار دي وانا سنن وتاقين كاتوا يلا كاكا چه خواتانا چه وكوني دروس كريا چه مالكا هنزي أو تسيس فاده هي وكو تندها شوين خواي پروردگار دري مخاطبي چه بكا قل دري قل لمن الأرض قل لبو چه بكاراتيا يعني أو تأويل شي زور باطل بري سيقولون والله كاكا لبرو أو بابتا أو زور مسلمانا ناقرتو كقبورينا كشرش قبوريان هي بري ناقرتو لبرس ناقرتو لبرو أو آيات لسروان زيبا ناكري سنك أهل مكة لتوحيد الربوبية شيئا أبو نك لتوحيد الألوهية أو آياتنا التأويل كبير سيقولون يعني خواي پروردگار كاتك زنجان دكاتو بيغمبري ديني يلا بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبري سيس فاده هنجي سفاده هي باشا قربيتو قل كاتك خواي پروردگار قولي بيقول لتي كاتك بو بيغمبر صلى الله عليه وسلم يقول قل لو كاتي لتدابوا لجيان دابوا كواتات بيغمبري كواتات لو كاتي بأهل مكة بروان بتهبوا بروان بخالقية خواي پروردگار هبوا بروان بتيه بالربوبية خواي پروردگار بروان بتيه بمعلشية خواي پروردگار هبوا كاتك ليد برسين أنا تدا برسين تنها لبوزيا لبوي يقربون إلى الله زلفة تنها لبوي لخواي پروردگار سين زيكمان بكاتو أبو ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن خلقهن العزيز العليم. وقال سبحانه وتعالى ولئن سألتهم من خلقهم
ليقولن الله فأنا يؤفكون. وأمر الرب سبحانه وتعالى شامل لأمر الكون والشرعي. أمري خواهي پروردگار هم كونيش دەکرێتەوە هم أمري شرعيش دەکرێتەوە. فكما أود إن شاء الله باسي أمر كوني أمر شرعي إن شاء الله لدرس دعوة تبرق بتفصيلي باز ذكين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.